زۆر بە گەرمی پیرۆزبایی لە کرێکارانی جیهانەکەم بەگشتی و کرێکارانی هەرێمی کوردستان بە تایبەتی هیوادارم ساڵێکی کە توانی بێتمان هەموو خواستەکانی کرێکاران بەدی بهێنین، توانی بێتمان هەموو ئەو کێشانەی کە کرێکار هەیەی، هەموو ئەو بێمافی کە هەیەی چارەسەرمان کرد بێت. ماوەیەک لەمەوبەر یاسای کار لە پەرلەمانی کوردستان دەرکرا کە بەپێی ئەم یاسایە ئایا ئەم یاسایە بە تەواوی جێبەجێ کرێ؟ خۆی بەداخەوە یاساکە لە پەرلەمان پەسەند کرا، بەڵام خۆ دەزانی پەرلەمان هەڵوەشایەوە، بۆیە یاساکەی ئێمەش ئیشی پێ ناکرێ ئێستا، بەڵام خۆشبەختانە هەموو ڕێکارە یاسایەکانی خۆی بڕیوە، ئەکرێ خولی داهاتووی پەرلەمان لە وەرزی یەکەمیە تەنها دەنگی لەسەر بە و لە وەقایع بڵاوی بکاتەوە بێتە یاسا. زۆر باشە. کوێستان خال لە عادەتەن لە یەکی ئایارە لە هەموو جیهانە کە کرێکاران ڕۆژی پشووی فەرمیانە، ئایا لە هەرێمی کوردستانە تا چەندێک ئیش بەم یاسایە کراوە؟ خۆی لە کەرتی گشتی نەکرد کرێکار فەرمانبەریش پشوویەتی، بەڵام لە کەرتی تایبەت بەداخەوە هەنێک لە کۆمپانیاکان و شوێنکار و کارگەکان کاریان پێیەکەن کەمە پێچەوانی یاسایە. یەکەمە بێ پشووی هەبێ، دووەم ئەو شوێنانەی کە ناکرێت پشویان هەبێت بەشێکی ئیشەکات ئەبێ ڕەزامەندی کرێکارەکەی لەسەر بێت و بە پێی ئەو کاتێک کە کارەکات کرێکەی بدرێتێ. ئەگەر ئەمە نەکرێت ئەمە پێچەوانەی یاسایە و کرێکارەکان ئەتوان داوای یاسایی لەسەر خاوەنکارەکەیان تۆمار بکەن. زۆر باشە. مەبەستم زیاتر ئەوەیە کە کرێکار لەم ڕۆژەیە زۆربیان پشووی فەرمیە، ئەبێ پشووی فەرمی بکرێ و کری خۆشیان بدرێتێ. ئایا ئەمە لە هەرێمی کوردستانە جێبەجێ کرێ؟ من باسم کرد نەخێر لە بەشێک لە کۆمپانیاکان لە کارگەکان جێبەجێیەکەن، بەڵام لە هەنێک لە شوێنکار و لە کارگە و لەوانە جێبەجێی ناکەن. بەپێی یاسای کار ئەگەر شوێنکارێک پێویستی بەوە هەبێت بەشێک لە کرێکارەکانی ئەو ڕۆژە کار بکەن، چکە ڕەنگە شوێنێک کە کارگە بێت نەتوانرێ داخرێت، یان شوێنێک کە کارەبا بات، ینی شوێنێک کە نابێت دابخرێت بەشێک لە کرێکارەکانی بێداوام بکەن، ئەبێ بە ڕەزامەندی هەردوو لا بێت و ئەبێ کرێی سەرباری ئەو سەعاتانی پێ بدرێت، جگە لە کرێکەی خۆی کرێی زیای ئەو چەند سەعاتەشی پێ بدرێت کە کارەکات. ئێوە چی پامێکتان هەیە بۆ خاوەن کۆمپانیەکان، خاوەن کارگەکان کە لەسەر ئەوەی کە ئەو ڕۆژە بە ڕۆژێکی بەرز بنرخێن و کرێکارەکان پشووی فەرمی وەربگرن؟ ئێمە لێرەوە داوا لە خاوەنکار و لە شوێنکار و لە هەموو ئەوانەیەکەین کە مافی کرێکار بە پێی یاسای کاری بەرکاری ئێستای هەرێمی کوردستان کار لەگەڵ کرێکارەکانیان بکەن، لە سەعاتی کارکردنیان، لە پێدانی موچەکانیان کار بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بکەن، هەروەها بۆ دەستەبەرکردنیان کار بە یاسای خانەنشین دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران بەرکار بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێکرێ، و لەو ڕۆژەشە پێویستە کرێکاران پشووی فەرمیان هەبێت، ئەگەر نا بەپێی ئەو ڕێکارانی کە لە یاسای کارا هەیە پێویستە مامەڵە لەگەڵ کرێکارەکانیان بکەن. ئایا بۆچی لە ئێستاە ئەوەی کە ئەیبینین نەیانتوانیوە ئەم یاسایە وەکو یاسایەک متەزمی بکەن بۆ چینی کرێکار؟ کام یاسایان؟ یاسای کار. خۆی هەردوو یاساکە خاوەنکار وەک خۆی جێبەجێ ناکات، هۆکارەکەشی ئەوەیە کە بەشێک لە خاوەنکارەکان چاوچنۆکن، نایەنەوێت سەعاتی کار بەپێی یاساکە بێ، نایەوێت کرێکەی وەک ئەوە بێ کە ئەنجومەنی وەزیران پەسەندی کرد لەسەر داوای وەزارەتی کار، نایەوێت کە ئەو پێداویستیانەی کە بۆ سەلامەتی کرێکارەکەی پێویستە دابینی بکە، ئەمە پێویستی بە چاوچنۆکی خاوەنکارەکەەوە هەیە. هەنێکی بێ ئاگایی خاوەنکارەکانە لە یاساکان کە وشیارێکی تەواوی یاسایی نییە لەسەر چی یاسای کار، چی یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی، بۆیە جاری وا هەیە ینی
پێچەوانەی یاساکە کارەکەن ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەمانە زۆر هەوڵمان ناوە کە ئیش لەسەرەوە بکەین کە خاوەنکارەکان پابند بکەین بە یاساکەوە و هۆشیارەیەکی یاسایی بڵاو بکەینەوە چ لە لای خاوەنکار چ لە لای کرێکار بۆی پابند بن بە یاساکەوە. ئێوە وەکو حکوومەت هۆشیارێکی وەها باشتان داوە بۆی کە خاوەنکارەکان لەگەڵ کرێکارەکانە بۆ شێوازە ماڵە بکڕن؟ خۆی ئەمە سەرباری ئەوەی کە ئەرکی وەزارەتە بەڵام ئەرکی سەرەکی ڕێکخراوەکانی کرێکاران ڕێکخراو و یەکێتی و سندیکاکانی کرێکاران ئەرکی سەرەکیان ئەوەیە کە وشیاری یاسایی بن بە کرێکاران و چاودێری ڕەوشی کرێکاران بکەن. ئێمە خۆشبەختانە ئێستا هەنگێکی باشمان هەیە لەگەڵ سندیکا و یەکێتیەکانی کرێکاران، بەڵام هێشتا ئەو وشیاری یاساییە نە لای خاوەنکار نە لای کرێکار بە تەواوەتی نەچەسپیوە. ئێوە توانیتانە پەیوەندێکی وا دروستکەن لە ڕێی سندیکاکان و حیزبەکانەوەنی کە سەر بە چینی کرێکارن و زیاتر بۆ پاراستنی مافەکانی کرێکاران هەوڵەدەن؟ بەڵێ هەماهەنگیمان هەیە. ئێمە لە بەداخەوە تا ئێستاش بە شکڵی یەک سندیکای کرێکاران هەیە، ئێستاش دوو سندیکاوێکێتی کرێکاران هەیە. ئێمە ئەنجومەنی کارگێڕیمان هەیە، ئەنجومەنی کارگێڕی خەزنە و خانەنشینی کە ماڵانە کۆ بنەوە، نوێنەری سندیکای کرێکارانی هەردوو زۆنەکەی تایە بەشداریەکەن لە بڕیارەکانی تایبەت بە یاسای خانەنشین لە سەبەری کۆمەڵایەتی ڕێیان وەرەی گیرێ دەنێن و هەروەها بۆ ئەو لیژنانەی کە سەردانی شوێنکارەکانەکەن چ بۆ پاراستی مافی کرێکاران چ بۆ جێبەجێکردنی دەستەبەری کۆمەڵایەتی نوێنەری سندیکای کرێکاران لەگەڵ لیژنەکانی ئێمەیە دەرەچن ئەچن بۆ شوێنکارەکان بەسەرەکەنەوە. ئەمەیان پرسیارە لە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بکەم، تۆ لەو ڕۆژەیە لە یەکی ئایارە چیەکەیت بۆ کرێکاران؟ من لە یەکی ئایار ئەم 4 ساڵە هەموو جارێ شوێنکارەکانم بەسەر کردوتەوە، ڕۆیشتوم بزانم چەند شوێنکار کار بە کرێکارەکانیانەکەن و هەموو جارێک لەو سەردانانەم ئەگەر شوێنکارێک کاری بە کرێکارەکەی کردبێت پەیوەندیم بە خاوەنکارەکەیەوە کردووە کە ئەمەی تۆی کەیت یاساییە ئەبێت بە هەماهەنگی لەگەڵ کرێکارەکەت ئیشی پێ بکەی و کرێی زیایەشی بیتێ. بەو شێوەیە کارم کردو تا ئێستا. دەستان خۆش.